باسەکەم لە یەشێک لە قەڵەمە جوانەکان و بە بڕشتەکانی کورد کە خەبات عارفە ئەو لە دوایەوەی کە لە سلێمانی لەدایک بۆ ساڵانێکی زۆرە لە سوید دەژی ئەو لەوێ چەند کتێبێکی گەورە و بە نرخی وەرگێڕاوتە سەر زمانی کوردی و پێچەوانە شەو چەند کتێبێکی کوردی وەرگێڕاوتە سەر زمانی سویدی و هەوڵەکانی ئەو بۆ چڕوپەرکردنی ئەدەبی کوردی وەرگێڕانێتی وە سەر زمانە جیهانیەکان و بە پێچەوانەشەوە قسە باسکردن لەسەر خەبات عارف کە بۆ خۆی قەڵەمێکی بە بڕشت و جوانە لە بواری نووسینی شعر و چەندین شعر و شانامی جوانی هەیە و خاوەنی چەند بڵاوکراوەیەکە و لە ئێستاشدا دوو بڵاوکراوی نوێی هەیە کە هەردووچیان یادەکان و ڕووناکیە کەوا بڕیارە چاپ و بڵاو بکرێتەوە ئەم دوو کتێبی گرنگ و باشن بۆ کتێبخانەی کوردی و هەوڵەکانیش زیاتر بۆ خزمەتکردن بە بواری ئەدەبیات دیارە لە ڕێگای نووسینی ئەو کەسانی کە خاوەنی قەڵەمێکی بە بڕشت و ناوازە و جوانن کارەکرێ و خزمەتەکرێ بە بابەتی ئەدەبیاتی کوردی بە خۆشحاڵیەوە ئەم دوو کتێبە لە ئێستاە لە ژێر چاپ و بڕیارە بە نزیکانە بڵاو بکرێتەوە. خەبات عارف ناویشی دیاری نێو ئەدەبیاتی کوردی ساڵی 1950 لە سلێمانی لەدایک بۆ ساڵانێکیشە لە سویدەژی لە سویدیەوە ڕێجەڕێت و لە بواری شەعردا ئێوارستانەکەی پێر لاگەرڤێست و جۆبگرەپیایی بچووکی ویلیام ڕایشی وەرجێڕاوەتە سەر زمانی کوردی هەروە شعرەکانی سوێندەنگرانی کردووە بە کوردی و لە ژێر چاپە. خەبات عارف خۆشی شاعیرە و لە ناوەڕاستی هەفتاکانەوە دەنووسێت سەوزێکی کاڵبوو دەربارەی ناوی کۆشعرەکانی ئەوە ماڵپەڕی باڵندە هەردوو کتێبی یادەکان و ڕووناچی کە لە نووسینی ئۆگنی لینگرێنە و نوێترین کتێبی خەبات عارفە کە وەرگێڕاوەتە سەر زمانی کوردی.